ئەمریکا نازیە 95 ساڵی یحکیف پاولیدا دەستی ئەڵمانیا پشتی چەند ساڵێن فشارێ لە ساڵە 1957 پاولی ببوو هەوڵاتیە ئەمریکی لە ساڵە 2001 ویژ بۆ لێکۆلەرن وەزارەتە دادێ پێناسین بڕۆ لێخوا کردووە کە نۆبەدارێکی نازی لە کەمپا تراونێکی یە لە ژێر دەستی ئەڵمانن لە پۆڵەند. سەرۆک دۆنالد ترامپ دەبێژە ئەو دەترسە و هەردا خویانێکە ئەو بدە لێکۆلەری تایبەت ڕۆبرت مولەر دەبێت بکار ئینان وەکە شەهادەیە سەختە. سەرۆک ترامپ نەگوت کە دیڕازی بە مولەر لێکۆلەری گشتی ڕاڕوونە یاننا. بارانên بۆش بوونە ئەگەرە لەهیان لە هەرێمە ماتسن ئۆستانی ویسکانسن ئەو بلندترین ڕێژەیە بارانی بوو دیرۆکە هەرێمێدا و بارانên بۆش لە ڕۆژێن داهاتیژی تێ چاوەڕێکردن.